یاریەکانی هەفتەی دووەمی خولی نایبی تازە پێگەشتوانی یانەکانی کوردستان کۆتایی هاتوو. یانەی ئاشتیش لە یاریەکی دراماتیکیدا بردنەوە بەدەست دێنێت. لە یەکێک لە یاریەکانی هەفتەی دووەمدا یانەی ئاشتی لە یاریگاو لە بەردەم هاندەرانیدا میوانداری ئاراراتی کرد. یاریەکە بۆ هەردوویانە گرنگ بوو چونکە لە هەفتەی یەکەمی خولەکەدا هەردوویانە نەیانتوانی بوو بردنەوە بەدەست بێنن. گێم یەکەم تا ڕادەیە گیانەی خاوەن یاریگا باشتر بینران و بەڵام ئەنجامەکە لە بەرژەوەندی یانەی میوان بوو. کاتێک ئیبراهیم سیروان لە خولەکی 11 گۆڵەکەی تۆمار کرد و بەو تاکە گۆڵەش گێم یەکەم کۆتایی هات. گێمی دووەم تەواو جیاواز بوو لە ئاست و لە ئەنجامیش. ڕاڤین سامان دوو خولەک دوای دەستپێکردنی گێمی دووەم گۆڵی بەرامبەری ئاشتی تۆمار کردەوە. بەڵام لە خولەکی 48 ئیبراهیم سیروان توانی گۆڵی دووەمی خۆی و یانەی ئارارات تۆمار بکات. یانەی ئاشتی هێرشەکانی زیاتر کرد و فشاری خستە سەر گۆڵی یانەی میوان و لە خولەکەکانی 53 و 78دا دوو گۆڵی تریان تۆمار کرد لە ڕێگە یاری زانان فەرمان غازی و ڕەمەزان قادرەوە. یانەی ئاشتی نزیک بوو لە زیادکردنی ئەنجامەکە بەڵام هەوڵەکانی بێئەکان بوو. لە کۆتاییشدا یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە بەرژەوەندی تازە پێگەشتوانی ئاشتی کۆتایی هات. خواز بخوا زۆر لیان ڕازی بووین دەستیان خۆش بێ دەستیان خۆش بێ. ئەمڕۆ توانیمان لە دووەم یاریماندا 3 خاڵی گرنگ بۆ خۆمان دەستەبەرکەین و سەرکەوتوو بین لەخوا بەزیابێ. بەتەشید کاریگەری هەبوو چونکە ئێمە زۆربەی یاریزانەکانمان هی دەرەوەی شارە زۆر ڕانەهاتوون لەگەڵ یەکا تاوەکو بتوانن پێکەوە یاری بکەن. ئیسیجامێکی تەواویان نییە بەڵام ئەلحەمدوللا ئەمڕۆ توانیان ئیسیجام دروستکەن بۆ خۆیان. ئینشاڵڵا ئامانزمان هەر بردنەوەیە و بە بردنەوەی ئینشاڵڵا کۆتایی پێدی. بە هەردووکە ڕازی بوون ڕاستی بەڵام عنی گەم یەکەم گەمێکی باشمان کرد بەڵام دووەم هەڵی بەرگری کار و گۆڵکی 3 گۆڵمان سێکتر خوارد. لە پارەوە ئێمە تاکو ئێستا نەوەستاوین هیچ. یعنی لە پار دەوریەکەوە تا ئێستا نەوەستاوین بەس یەکتریار ئەگەر نێتاوە نایە شەنس دانەبەزین و یەکەم و دوو هەر ئەوەنە. بەو بردنەوەی یانەی ئاشتی خاوەنی 3 خاڵە لە 2 یاریدا و ئاراراتیش تەنها 1 خاڵی کۆ کردوتەوە لە 2 یاری ڕابردوویدا. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.